ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئاڕۆیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی کرێکارانی شارۆچکە سەنعەتی پیرانشار. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەک لە شاری ورمێ. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری بۆکان. یانبەختکردنی ڕۆژنامەوانێک بەهۆی هێرشی تورکیا بۆ سەر بەنداوی تشرین و گواستنەوەی دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی دێهدەشت بۆ زیندانی یاسووج. ناڕەزایەتی کرێکارانی شارۆچکە سەنعەتی پیرانشار. ڕۆژەی شەممە 27 ڕێبەندانی 1403 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی شارۆچکەی سەنعەتی پیرانشار لە نامەیەکدا دەست بە خراپی دۆخی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. لانیکەم 100 کرێکار لە شارۆچکەی پیشەسازی پیرانشار بەشداری ئەم هەڵمەتەیان کردووە و لە نامەکەدا ئاماژەیان بۆ کردووە کە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان و ناکارامایی بەرپرسان نرخی پێداویستیەکانی ژیان بە ڕێژەیەکی بەرچاو بەرزبوونەتەوە و چینەکەم داهاتەکانی کۆمەڵگا و کرێکاران توانای دابینکردنی ژیانی خۆیان نییە. لە بەردەوامی نامەکەدا داوا لە بەرپرسان کراوە بایەخ بە داخوازیەکانیان بدەن و دۆخی ژیان و مەعیشەتی کرێکاران لە بەرچاو بگرن. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەک لە شاری ورمێ. ڕۆژی سێشەممە 23 ڕێبەندان هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ بە ناوی ئەفشین عەلیزادە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆمارە ئیسلامیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم هاوڵاتیە بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتڵاعات بۆ سەر ماڵەکەی و شکاندنی دەرگای ماڵەکەی دەست بەسەر کراوە و هەروەها دەستیان بەسەر کەلوپەلەکانی ناوبراویشدا گرتووە. جێگای ئاماژێ سەرەڕای تێپەڕبوونی 4 ڕۆژ بەسەر ماوەی دەست بەسەرکردنی ئەو هاوڵاتیە هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگرتن و ئەو تۆمەتانی خراونەتە پاڵ دۆسیەکەی بە بنەماڵەکەی نەدراوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری بۆکان. ڕۆژەی شەممە 27 ڕێبەندان هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان بە ناوی شێرکۆ تابناک دوای بانگهێشتی بۆ ناوەندە قەزاییەکانی ئەو شارە بۆ جێبەجێکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر کراوە. ئەم هاوڵاتیە تەمەن 36 ساڵە مانگی سەرماوەزی ئەم ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و پاش لێپرسینەوە بە دانانی بارمتەی قورس ئازاد کرابوو. ناوبراو لەلایەن لقی دەی دادگای بۆکانەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لە بەرژەوەندی حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان حکمی 4 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرابوو. گیانبەختکردنی ڕۆژنامەوانێک بەهۆی هێرشی تورکیا بۆ سەر بەنداوی تشرین. ڕۆژی شەممە 27 ڕێبەندانی 1403 هەتاوی ڕۆژنامەوانێک بە ناسناوی عەگید ڕۆژ بەهۆی هێرشی پەهبادی بۆ سەر بەنداوی تشرین لەلایەن تورکیاوە گیانی بەخت کردووە. بە پێی راپۆرتەکان ڕۆژنامەوان عەگید ڕۆژ هەواڵەکانی مانگرتنی خەڵکی لە بەنداوی تشرین کۆ کردەوە کە بەهۆی هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر ئەو ناوچە دەست بەجێ گیانی لە دەستاوە. جێگای ئاماژەیە کە پێشتریش 2 ڕۆژنامەوانی دیکە بە ناوەکانی نازم داشتان و جیهان بیلگین بە هێرشی پەهبادی ئەرتەشی تورکیا لە هەمان شوێندا گیانیان بەخت کردبوو. ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی فریکۆ لە سیرجان. ڕۆژی شەممە 27 ڕێبەندانی 1403 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی کارخانەی فریکۆ لە سیرجان لەبەر پێنەدانی هەغدەستە دواخراوەکانیان و هەروها حەقیبیمەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. ناڕازیان ڕایانگەیاندووە کە بۆ ماوەی زۆرتر لە 6 مانگە هەغدەست و حەقیبیمەکانیان پەرداخت نەکراوە. بە وتەی کرێکاران خراپی دۆخی مەعیشەت و ژیانیان لە کاتی هاتنە خوارەوەی ئاستی بەرهەمێنانی کارخانەکە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان و بیانووی کەمبوونی داهات دەستی پێکردووە. جێگای ئاماژەیە کە سەرەڕای کۆبوونەوەی کرێکارانی ناڕازی بۆ ماوەی چەند مانگی بەردەوام هێشتا بایەخ بە داخوازیەکانیان نەدراوە و کەوتونەتە پەراوێزەوە. کۆبوونەوەی ناڕەزایی خەڵکی گوندی زراقۆلی لە ڕامهۆرمۆز. ڕۆژی شەممە 27 ڕێبەندان کۆمەڵێک لە دانیشتوانی گوندی زراقۆلی سەر بە شارستانی ڕامهۆرمۆز
دەست بە سەرداگرتنی ئیدارەی ئەوقاف بەسەر زەویەکانیاندا لە بەردەم فەرمانداریە و شارەدا کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان دانیشتوانی ئەو گوندە ڕایانگەاندووە کە تەنیا ڕێگای دابینکردنی ژیانیان ئەو زەویە کەشاوەرزیانن کە ئیدارەی ئەوقاف دەیەوێت بۆ بنیاتنانی ویلای گەشتیاری دەستی بەسەردا بگرێت. ناڕازیان ڕایانگەاندووە کە خوازیاری ڕادەستکردنی زەویە کەشاوەرزیەکان بە ئیدارەی ئەوقاف نین، بەڵام ئەو ئیدارەیە دەیەوێت بە پێشەوانەی یاسا دەست بەسەر زەویەکاندا بگرێت. ناڕەزایەتی شۆفێرانی تاکسی وەن لە مەشهەد. ڕۆژی شەممە 27 ڕەبەندانی 1403 هەتاوی شۆفێرانی تاکسی وەن لە شاری مەشهەد دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی شارەداری ئەو شارە کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان ناڕازیان ڕایانگەاندووە کە ئەو تاکسیانە کە ئێستا بۆ هاتوچۆ لە مەشهەد سوودی لێوەرەگرن کۆن و خراپ بوون و چیتر کەڵکی ناوترافیکیان نەماوە، بەڵام شارەداری مەشهەد سەرەڕای بوونی تاکسی نوێ ڕادەستی شۆفێرانی ناکات. جێگای ئاماژەیە کە شۆفێرانی تاکسی وەن لە مەشهەد دژ بە خراپی دۆخی سیستمی گواستنەوە و هەروەها وەدی نەهاتنی بەڵێنەکانی شارەداری چەند مانگ بە بەردەوامی کۆبوونەتەوە، بەڵام لەلایەن بەرپرسانی شارەداریەوە بایەخ بە داخوازیەکانیان نادرێت و بە تەنیا بەڵێنی درۆیان پێدرێت. گیان لەدەستان و برینداربوونی دوو کرێکار لە شارەکانی قوروە و تەورێز. ڕۆژی 27 ڕێبەندان کرێکارێک لە شاری قوروە بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار گیانی لەدەستە و کرێکارێکی دیکەش لە شاری تەورێز بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بەپێی راپۆرتەکان کرێکارێک بە ناوی ڕەزا ئەحمەدی تەمەن 39 ساڵ بەهۆی کێشەی فەنی مەکینەی شکاندنی بەرد و نەبوونی ئەمنیەتی شوێنی کار گیانی لەدەستەوە. هەروەها کرێکارێکی بیناسازی لە شاری تەورێز بەهۆی بەربوونەوەی لە بەرزایی بە سەختی بریندار بووە و جێگای ئاماژەیە کە ساڵانە ژمارەیەکی زۆر لە کرێکاران بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار و هەروەها بایەخنەدانی بەرپرسان بە ئەمنیەتی کرێکاران گیانیان لەدەستەدەن و یان کەمەندان ببن. گواستنەوەی دەست بە سەرکراوانی ناڕەزایەتیەکانی دێهدەشت بۆ زیندانی یاسووچ. بەپێی هەواڵەکان 9 کەس لە دەست بە سەرکراوانی ناڕەزایەتیەکانی دێهدەشت کە 2 کەسیان مێرمنداڵ بوون بۆ بەندیخانەی ناوەندی یاسووچ ڕایگەزراون. ژمارەی دەست بە سەرکراوانی ناڕەزایەتیەکانی دێهدەشت ڕۆژانە لە بەرزبوونەوەدایە و بەپێی راپۆرتەکان ناسناوی 9 کەس لە بەندکراوان بە ناوەکانی عاتفە تاهرنیان، ئەمیر حسێن جعفەری، کامران بوزەری، جابر فروغی، پوریا بەراتی، حسێن پەریسایی، عەلی ڕەزا پەریسایی، حەمید پەریسایی و ئەحمەد نور محەممەدی تا بە ئێستا بەدەستمان گەیشتووە. جێگای ئاماژەیە کە ژمارەیەک لە دەست بە سەرکراوان بۆ زیندانی یاسووچ ڕاگوێزراون و ژیانیان لە مەترسیدایە. ئاشکرابوونی دەستی بەرپرسانی زیندانی ئەسەدابادی مبارەکە لە بڵاوکردنەوەی ماددەی هۆشبەر. بەپێی هەواڵی گەیشتوو بەرپرسانی زیندانی ئەسەداوا لە گوندی مبارەکە سەر بە پارێزگای ئیسفەهان بانقەست لە بەندیخانەکاندا ماددەی هۆشبەر بڵاو دەکەنەوە. زیندانی ئەسەدابادی مبارەکە یەکێک لە بەندیخانە تایبەتەکان بە کەسانی تۆمەتباری ماددە هۆشبەرەکانە. بەپێی ئامارە فەرمیەکان ژمارەی بەندکراوان لەم زیندانە 4000 کەسە، بەڵام بەپێی ئامارە نافەرمیەکان لانی کەم 7000 کەس لەم بەندیخانەیەدا ڕایگیرێت. بەپێی هەواڵی کە لە بەندکراوانی ئازاد کراو یان بنەماڵەی بەندکراوان بڵاوکراوەتەوە، بەرپرسانی زیندان دەستیان لە کڕین و فرۆشتنی ماددە هۆشبەرەکان لە بەندیخانەدا هەیە و نرخی زۆر لە خوارەوەی. ئەم کردەوەی بەرپرسان بۆتە هۆی توشبوونی ژمارەیەکی زۆر لە بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان بە ماددەی هۆشبەر و سەرەڕای ئەم کردەوەیە بەرپرسان لەو زیندانەدا کەس لێپرسینەوەیان لەگەڵ ناکات و ئازادانە کاری خۆیان دەکەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە برینداربوونی 3 شارۆمەندی بەلوچ بە تەقینەوەی مین. ڕۆژی پێنجشەممە 3 شارۆمەندی بەلوچ کە یەکێکیان منداڵە و تەمەنی 14 ساڵە بەهۆی تەقینەوەی مین لە سنوورەکانی ئاسکان سەر بە شارستانی سەراوان بریندار بوون. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ ئەم 3 شارۆمەندە بە ناوەکانی ئەسەدوڵڵا زەهروزەهی تەمەن 14 ساڵ، ئیمان بەخش بەلوچزەهی و مولجان بەلوچزەهی لە کاتی تێپەڕاندنی سنووری ئاسکان بەسەر میندا چوون و بە سەختی بریندار بوون.
جێگای ئاماژەیە کە ساڵانە ژمارەیەکی زۆر لە شارۆمەندانی بەلوچ بەهۆی تەقینەوەی مین و هەروەها تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی گیانیان لە دەستەدەنیان بە سەختی بریندارە بن، بەڵام کەس وەڵامدەرەوەی ئەو زیانانەی بەسەر کەسەکانەکەوێت نی. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.